ئەم غودەیە ڕۆژانە هۆرمۆنێک دەرئەدا کە پێوترێ تایرۆکسین. ئەم تایرۆکسینە بەناو هەموو لاشەیە بڵاوە بێتەوە. دوو جۆری هەیە، تیفۆری هەیە لەگەڵ تیتریە کە ئەمانە هەمویان بە شێوەی حەب لە بەردەستی ئێمەیە هەن. تەنها ئەم غودەیە دەرێکات و هیچ بەدیلێکی تریشی نییە لە ناو لاشەیە. ئەمەش کاریگەری بۆ سەر هەموو بەشەکانی تری لاشە ئەبێ. واتە هەموو چالاکی لاشە، هەموو وزەی لاشە، هەموو ئەو خواردنەی کە تۆ ئەیخۆیت و ئەسووتێنرێ و ئەبێ بەتاقە ئەمە ئیکات. وەگەرنا هیچ ئیسفادە لەو خواردنە ناکەیت کە ئەیخۆیت، بەڵکو تەنها ئەبێت بەمایە قەڵەوبوون و کەڵەکەبوونی لە ناو لاشەیە. واتە ئەم غودەیە بە شێوەیەک تەنها تەرەقی نییە کە ئینسان گەشە پێ بکا و ماسوولکە و مێشک و ئێسک و هەموو ئەندامەکانی گەشە پێ بکا و لەگەڵ خۆیان گەورەیکە، بەڵکو ڕۆژانە وزەی هەموو لاشە لەم غودەیەوە ئیعاز ئەدرێ چەند سەرفەکەی و چۆنیشی سەرفەکەیت. عینەن ئەو شەحنەیە کە ئەکرێ بە دەستگا کارەباییەکانەوە بۆ ئەوەی کە دوایی کار کات، عینەن ئەو شەحنەیە کە هەموو جیازەکانی پێشەحنەکەینەوە. واتە ئەگەر ئەم غودەیە ئیشی نەکرد، واتە شەحن لە لاشەمانە نەما یاخۆ شەحن کەم بوو، نووزەیەکی تیامێنێ کە گڵۆپە سوورەکە هەڵەکات. بۆیە بوونی ئەم غودەیە وەکو فەرمان، وەکو کارەندام، وەکو فسیۆلۆژی لە لاشەیە یەکێکە لە ئەندامە زۆر بچووکەکان، بەڵام بەکاری زۆر گەورە هەڵەسێ. بۆیە لە کارکەوتنی بریتیە لە کارکەوتن و کزبوونی هەموو ئەندامەکانی لاشە بەدوایە.